باسی ئەو گوندانە بکەم کە ڕادێک دوورە دەستن و دەستیان بە ئاسانی ناگات نەخۆشخانە گشتەکانی ناو شار ڕاستی بۆ ئەمانە لە حاڵەتێکی زۆر باشان نییە، چونکە ئێمە زۆر شوێنمانەیە بنکەی تەندروستیشی لێیە، واتە بە بینا و بە خزمەتگوزاریەکانەوە لێیەتی، بەڵام پزیشکی پسپۆڕدانان یاخود ئەگەر دانیشێت مانگی یەک جار لە مانگی یەک ڕۆژ یان بە هەفتە یەک ڕۆژ دوو ڕۆژی ئەگەر بچێتە ئەو شوێنانە ئەو شوکو پێویست نییە. یاسا ئێمە بگەڕێنەوە بۆ دەستوری عێراق، چونکە لە مادەی سیوێکی ئەم دەستورە و لە فەقەرەیەکە دوو فەقەرەی یەک و دووی تایبەت کردووە بە تەندروستی گشتی. لە هەر یەک لە مادانەیە باسیەوە کات کە حکوومەت دەوڵەت دەبێت نەخۆشخانە و پێداویستی پزیشکی بۆ هاوڵاتیان دابین بکات. بەڕاستی کاتێک کە ئەمە لە دەستورە ئەمە وەکو مافێک هاتووە کە مافی دەوڵەتە کە چاودێری تەندروستی پێشکەش، بەڵام لە حاڵەتێک ئەگەر بێت نەخۆشیێک بەهۆی ئەوەی کە دوورە لە شارەوە یاخود هیچ خەسەخانە شتێکی لێ نییە، طبعاً لێرە ئەبێت بڵێ لێرە وەزارەتی تەندروستی بەرپرسیارە بێت کە وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەکرێتیش سکاڵا بکرێت و لە ڕێگەی دادگای کارگێڕیەوە بێت یاخود لە ڕێگەی دادگای لێکۆڵینەوەی تایبەتمەندەوە بێت لە حاڵەتێکە ئەگەر خوانەخواسە مردنیان هەر حاڵەتێکی تری لێ بکرێتەوە. یاسا ئەمە ئەبێت لە شوێنێک وەکەوەی لە دەستوری عێراقی شاهاتووە کە ئەڵێت حکوومەت دەبێت پێداویستی تەندروستی و دامودەستگای تەندروستی دابین بکات بۆ هاوڵاتیانی. شاریەکە ڕاستی ئەوەش زۆر لاوازە، چونکە ئێمە وەکو ئەوەی لە ڕێکخراو کە من ئیشم کردو وەکو ڕێکخراوەکەی خۆمان سەردانی زۆرینەی گوندەکانمان کردووە لەگەڵ ژنان و کچان ئێمە دانیشتوین و گفتوگۆمان کردووە، هۆشیارەکەش زۆر خراپە. کاتێک کە تاکێک هیچ ئاشنای مافەکانی خۆی نەبێت جزایی بگاتەوەی کە بتوانێت بەرجەستەی بکات. ڕاستی کێشەکە ئەوەیە هەنێ جاری شەرمەکە توانم بڵم لە خێزانەوەیە، واتە ڕەنگە لای خێزانەکانیان شەرم بکەن کە ئەگەر بێت و نەخۆشیەکی ژنانیان هەبێ، بەڵام بۆ خەسەخانەکان تا ڕادەیەک ئەمیش بە هەمان شێوە بەو شێوەیە کە ئەمان ئەگەری هەیە لە ڕەگەزی بەرامبەری خۆیان شەرم بکەن بۆ جۆری ینی باسکردن یاخود درکاندنی نەخۆشیەکان. ینی ئەم حاڵەتانەشمان زۆرە، عادەتەن ژنان و کچان بە تایبەتەوانی لە گوندە دوورە دەستەکان تا ڕادەیەک عادات و تەقالیدی کۆمەڵایەتی و کۆمەڵێش دابوونەری زاڵە بەسەریانە، عنی کەمێک ئەویان هەیە ئەو شەرمینیە ئەویش ئەوەی لە ڕەگەزی بەرامبەری خۆیان، عنی ئەگەر دکتۆرەکە ئافرەت نەبێ ناتوان وەکو پێویست یاخود سۆنەر بێ دکتۆر بێ وەکو پێویست خۆیان ڕۆڵداوەکان مەدەنی ئەتوانم بڵێم ئەتوانن ڕۆڵی خۆیان ببینن لە هۆشیارکردنەوەی تاکانی کۆمەڵگا. بۆ نمونە من ئەگەر باسی خۆم بکەم کە مەیدانی پارێزەرێکم لە ڕێکخراوی ئەدوی، ئێمە ڕۆژانە سەردانی گوندەکانەکەین، سەردانی مەیدانیەکەین لەگەڵ ژنان و کچان کۆ بینەوە و سیمینارەکەین، هۆشیارەکانمان بڵاوکەینەوە لەسەر بابەتی یاسا، لەسەر بابەتی ماف و ئەرکەکانی خۆیان، بابەتە کۆمەڵایەتی و تەندروستیەکان. بە هەمان شێوە ئێمە پرۆژەی تایبەت بە تەندروستیش بۆ کە دابینکردنی دکتۆری خۆبەخش بۆ گوندەکانی گەرمیان کە چەندین ئەتوانم بڵم زیاد لە 10 گوندە گەرمیان من بە ڕێنمایەکان و هۆشیارەکانی دکتۆری بواری ژنان و دواتنی چارەسەریش بۆیان، کەواتە توانین بڵێن ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەم شێوەیە ئەبێت وەرگەڵیشی ئەبێت چاودێرێک بەسەر ئەو یاسایانەی کە هەیە لە عێراق بێ هەرێمی کوردستان کە تایبەت بێ بە مافی ئافرەتان و بە کۆکردنەوەی داتا بێ یاخود فشار خستنە سەر پەرلەمانی هەرێمی کوردستان بێ بۆ تاقیداتکردن یاسا تایبەتێک لە هەرێمی کوردستان یاخود جێبەجێکردنی هەر مادەیەکی تر کە سوود بە ژنانی بە تایبەت بڵێ ژنان و کچانی گوند و دوورە دەستەکان بگرێتەوە. بەڕای من ئەوە خاڵێکی سەرەکیە، چونکە پەروەردەکە ئەمە زۆر گرنگە. کاتێککە لە خێزانێکە ئیتر چ کچ بیا کوڕ بێ ئەوەیە پەروەردەکرا هەر لە مناڵیەوە یاخودە تاوەکو گەورە بوون ئەتوانرێت عنی لە پەروەردەیە ئەوەش بکرێت کە ئەو مناڵە ڕابێ داوای مافەکانی خۆی بکات، چۆن هۆشیار بێ بەرامبەر مافەکانی خۆی. ئێمە زۆر گوندیشمانەیە گوندی دوورە دەستین کە سەردانمان کردووە، هیچ عنی وا هەستمان نەکردو کە ئێمە لە گوندێکی دوورە دەست
جیاوازێکی هەبوو بێت لەگەڵ بۆ نمونە شار و قەزا و ناحیەکانە ئەمیش ئەگەڕێتەوە ئەتوانم بڵێم بۆ پەروەردەی ئەو خێزانەکە هەر لە مناڵیەوە ینی وا پەروەردە کراوە ئەو خێزانە ئەو مناڵانە بە تایبەتەکە ئێمە باسی کچەکەین باسی ئافرەتەکەین کە زۆر زۆر ینی باشە لە ڕووی زۆر شتەوە ئەتوانێت داوای مافی خۆی بکە ئەتوانێت کێشێکی تەندروستی هەبێت ینی لە ماڵەوە باسی بکات بچێت دکتۆر بەبێ شەک بۆ بڵێ پەروەردەی خێزانی زۆر گرنگە ینی نەهاتوو باسیەوە بکەم بڵێم ینی ئەمە شتێکە تەنها لە گوندەکان هەیە و گوندەکان بەو شێوەیەن ئێمە گەر باسیەوە بکەین لە قەزا و ناحیە و شارەکانیشە بە هەمان شێوە ئەو شتە هەر هەیە عادەتەن پەروەردەی هەنێ خێزان ئەتوانین بڵێن وایە بەو شێوەیەکە تا ڕادەیەک عادات و تەقالید و یان کۆمەڵەشتی تری باو هەر ئێستاش کە لەم سەردەماڵە بەسەر ئەو خێزانەیە ینی پەیوەندی بێ یاخود قەزا و ناحیە و شار بێت ئەوەی کە ئێمە گوێبیستی لە ناو ژنان و کچانە زیاتر کێشی کۆئەندامی زاوزەیانەیە کە ئیتر نەخۆشیەکانی بە هەموو شێوەیەک ئیلتیهاباتی یاخود ئیلتیهاباتی میزڵ زیاتر ئەم کێشانە هەبوویشە کێشیان هەبووە لە بڵێ لەمە ئیتر گرێ بێت یاخود ئازار پێش بێ شتێکی لەو بابەتانەیە بەڵام ئەوەی هەیە کە شەک لێ بکەن زیاتر وەکوتم کێشەی ئافرەتانە ئەمە بە زۆری لە ناو کچەکانی گەنجە کە زۆرینیان باسی ئەویان کردووە کاتی ئێمە ئەو پرۆژەی کە باسم کرد پرۆژەی بردننی دکتۆری خۆڕ بۆ گوندەکانی گەرمیان لەکانە لە سیمینارەکانە باسی ئەویان کردو بەدەست کێشەی ئیلتیهاباتی ڕەحمەوە زۆر دەمێکە ئەناڵێنن بەڵام هۆکارەکەیان نەزانیوە لەبەرەوەی شەرمیان کردو لە ماڵە بۆ شار بۆ ئەو چکە ئەو نەخۆشیەمانێت تەنانیگە لەو وتومە لە ماڵەوە وتومە بەخوان لوتی وت کێشەیەکی وتی وتومە ئەو کێشەیەمەیە بۆیە ئەچم بۆ دکتۆر بەڵام خۆی ئەوە نەبووە ڕاستی کێشە و نەخۆشیێکی ترم هەبووە بەڵام لە ماڵەوە لەبەر شەرم باسم نەکردووە عادەتەن ئێمە کە باسی ئەمانە بکەین بە تایبەت ئیلتیهاباتی ئافرەتان ئەمە زۆرینەی جار کێشەی دروست کردووە لە پەیوەندی جنسی لە نێوان کە بەڕاستی من چکە پسپۆڕی تەندروستیش نامەوێت وەکو ئەو باسی بکەم بەڵام ئەوەی کە ئێمە گوێبیستی بوو بێتین لا ژنانەوە باسییان کردووە زۆرینەی جار بڵێ بەهۆی ئەو ئیلتیهاباتەوە کێشەیەکی زۆری جنسیان هەبووە لەگەڵ مێردەکانیان ئێمە گەر باسی وەکوتم لە دەستوری عێراقا باسەوەی کردو باسی هەرێمی کوردستانیش بکەیت بە تایبەت بڵێ یاسایکی تایبەتمانەیە کە ئەویش یاسای ماف و ئەرکی نەخۆشە یاسای ژمارە 4 ساڵی 2020 ئەمەیان تازەترین و تایبەتمەندترین جۆری یاسایە لەسەر تەندروستی کە ئەمە لە پەرلەمانی هەرێمی کوردستانەوە دەرچووە بەڕاستی کۆمەڵێک مادەی و خاڵی زۆر زۆر باشی تایە کە باسی پاراستن و زامنکردنی مافەکانی نەخۆش ئەکات و لەگەڵ باسی ئەرکەکانی نەخۆشیشی کردووە بەڵام ئەویش ئەگەڕێتەوە سەر جێبەجێکردنی ئەم یاسایە ئەمە شەگەڕێتەوە بۆ لایەنی دەسەڵاتدار کە بڵێ وەکو خۆی کە لە یاساکە هاتووە چۆن جێبەجێ بکرێ و ئەکرێتیش کۆمەڵەشتی تر ئیزافە یاخود تعدیل بە یاساکە بکرێت و کۆمەڵەشتی تریشی بۆ بەرژەوەندی نەخۆش تێدا ئیزافە بکرێت بۆ نمونەیەکێک لەوانە کە کێشەی دروست کردەوە وەکوتم ئێمە چەندین گوندمان هەیە چەندین بڵێ ناحێمان هەیە بنکەی تەندروستی تێدایە باشە بە هەموو خزمەت گوزاریەکانەوە بەڵام ئەبینی ئێمە دکتۆری پسپۆڕ ناچێ بۆ شوێن لە بەکانە بەو شێوەیە ئەڵێ بۆ ماوەیەک بچێتە گوندە دوورە دەستەکان و لەوێ خزمەت بکە بەڵام سێرەکەی ئەمە جێبەجێ ناکرێت ئایا هۆکارەکەی چییە هۆکارەکەی شوێنی مانەوە بێت یاخود دابینکردنی ئاو کارەبا بێ یاخود ئەو کەسە موچەکەی بە شێوەیەک نەبێت کە عنی پێداویستەکانی کاتەوە بچێت لەو شوێنانە خزمەتکە یاخود هەنە جاریش واستە دەورە بینیە کە ئەمانە واستەکەن و ناشنە ئەو شوێنان هاوڵاتیان نەخۆت خزمەتی تەندروستی پێشکەش بکەن پێنە ناو پایتەخت و لە قەزا و ناحیەکانە دەوامەکەن کارەکەی بەڵام وەکوتم ئەمانە کۆمەڵێک هۆکارن بۆ ئەوەی کەوا بکات ئەم شوێنانە سەیرەکەی هیچ خزمەتگوزاریەکی تەندروستی پێشکەش ناکرێت یەکێک لەو شوێنانە کە من باسم کرد ناحەیەک بوو بنکەی تەندروستی وتی لە هەفتەیەک یەک جار مانگکە جار وایە یەک جار دێت ئەویش بەبێ ئەوەی نەخۆشێکی زۆر کەم ئەبینێ یاخود هیچ عنی پێداویستی و دەرمانێکی تەندروستی لەو شوێنن کەواتە ئەمانە ڕاستی من ناتوانم لێرەوە بڵێم کە هۆکارێکی 100% لە پشتەوە کە ئەوەیە بەڵام وەکوتم ئێمە کۆمەڵە هۆکارمان هەیە کە
هەیە ئەمانە بێتنە هۆیەوەی کە ئەم بنکە تەندروستیانە وەکو پێویست خزمەت بە نەخۆش و هاوڵاتیانی گوندەکان نەکەن گوندون بەڵ ئەوە کۆی ڕێکخراوەکان بەڵێ ڕێکخراوەکان ئەتوانن ئەم چالاکیانە ئەنجام بدەن کێشەیەکمانەیە چونکە ئەتوانم بڵم زۆرینەی ئەو دکتۆرانە یاخود ئەوانەی کە پسپۆڕن لە بواری تەندروستی ئامادە نین بەبێ بەبێ هاوکار بن لەگەڵمانە لەبەر ئەوە ئێمە زۆربەی جار ڕوبەڕووی ئەو کێشە بوونێتەوە ئەوە بووە تەکلیفی تایبەتمان لە چەندین کەس کردووە ئەگەر لەو چەند کەسا یەک کەس ئامادە بووایە بەبێ بەرامبەر و بەخۆبەخش بەهاتایە لەگەڵمان و هەبووە چەندانێکیشە بۆ بەخۆبەخش کە لێرەوە منەمەوەی دەستخۆشییان لێ بکەم سوپاسیان بکەم هاوکار بوون هاتوون لەگەڵمان بەڵام ئەوەیە کەمینەیەک ئەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆر کەمە یعنی بەبێ بەرامبەر هاوکاریمان بکات و بێ لەگەڵمان بۆ ئەوەی کە ئێمە پرۆژەکانمان بەردەوامی بدەین کۆتا پەیامی من بۆ ژنان ئەوەی ڕۆکەمە ژنان و پیان ئەڵێم بێدەنگ مەبن چونکە بەڕاستی داوای مافەکانی خۆتان بکەن چونکە تەنها یاسا بۆ نەنووسراوەکە تەنها لەسەر قەڵەمێک بنووسرێ بەڵکو ئەبێ جێبەجێش بکرێت و ئەبێ بێدەنگ نەبی لە داواکردنی مافەکانی خۆتا چکە وەک وتم ئێمە مافی تەندروستی هەم بەپێی دەستوری عێراق و هەم بەپێی یاسای ماف و ئەرکی نەخۆش لە هەرێمی کوردستانی عێراق ئەمە مافی زۆری تایە تایبەت بە نەخۆش کە ئەبێ جێبەجێ بکرێت بۆ ئەگەر بێت و ئێمە بێدەنگ نەبین و داوای مافەکانی خۆمان بکەین ئەو کاتە ئەو شتانی کە ئەو مافانی کە لە ئێمە لە یاسادا بۆمان هاتووە بۆمان دابین بکات و نابێ علی لە ماڵەوە بەسدا بنیشت و ئەوکێکە لە کێشە سەرەکیەکان ئەتوانم بڵێم زۆربەی ژنان و کچان لە پاڵ ئەوەی کە هۆشیارەکەیان نییە یاخود هەنێک جار هۆشیارەکەشیان وەکوتم ئەو نەخۆشیارەکەی هەیە کاریگەری دەستەیە بە هەمان شێوە شەک نییە ئەم جەستەیە کاریگەری دەرونیشی هەیە کە کۆمەڵایەتی خۆیان